كتاب التكليف، وأتمنى لك كل الموفقية يا كاكا مصطفى. مستەفا کازمی ئەو ڕاستپێدراوەی ماڵی شیعی و سونە و کوردیش گڵۆپی سەوزیان بۆ هەڵکردووە بۆ ئەوەی حکوومەت پێک بێنێت. سێهەم کەسە ڕادەسپێدرێت بۆی عێراق لە تەنگەژەی سیاسی ڕزگار بکات. ڕێبوار تاها ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت کازمی پەیوەندی باشی لەگەڵ کورد هەیە کە دەکرێت کاری زیاتری لەسەر بکرێت. وتیشی گرنگ نییە کورد چی لەسەر ئەو کاغەزە دەنووسێت کە بۆ ڕێکەوتن پێشکەشی کازمی دەکات، بەڵکو گرنگەوەیە چی جێبەجێ دەکرێت، چۆن لە ڕابردووی کابینەکانی عێراق تەنها مرەکەبی ڕێکەوتنەکان بە وشکی ماوەتەوە. زۆر سەریح بین، زۆر گرنگ نییە بەلامانەوە چی ئەنووسرێتەوە لەسەر وەرەق و قاغز، ئەوەی کە بەلامانەوە گرنگە چی جێبەجێ ئەکرێت. مستەفا کازمی پەیوەندێکی باشی پێشوەختی هەیە لەگەڵ قیادەی کوردی، لەگەڵ بەڕێزان هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان، عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش لەگەڵیا بەتایبەتی بەرامبەر تەحەدایەکی گەورەین لە دوای کۆتایی هێنانی مەرحەلەی کۆڕۆنا لە عێراق یان کەمبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. بۆیە دەبێت دۆخەکە گونجاو بێت لەبەرەوەی تشکیل نەکردنی حکومەت کارەساتی گەورە لە عێراق ڕوەدات. كابينة وزارية التي سأقدمها في أسرع وقت. بۆ بەشداربوون لە کابینەکەی مستەفا کازمی دەبێت کورد ڕەچاوی چ پێوەرێک بکات کە وەک هەمیشە ڕیسەکەی لێ نەبێتەوە بەخووری. پێوەری کورد دوو مەسلەی ئەساسیە. پێوەری یەکەمیان ئەو ئیستحقاقاتانەی کە کورد هەیەی لە حکوومەتی فیدراڵی، چۆن مامەڵی لەگەڵاکات، چۆن ڕێز لە ئیستحقاقات و مافە دەستووریەکانی هەرێمی کوردستان ئەگرێ. خاڵێکی تریش پشکی بەشداری کورد لە بڕیاری سیاسی و لە کابینەی وەزاری چۆنە، و ئایا گونجاوە لەگەڵ ئەو پێکەی کە کورد هەیەی و ئەو تەمسیلەی کە لە ناو پەرلەمانەیەتی. چاودێران ڕایدەگەێنن پەیوەندی باشی کەسایەتی مستەفا کازمی لەگەڵ کورد وای کردووە هەرزوو لە هەرێمی کوردستانەوە پیرۆزبایی، دەست بەکاربوون و پشتگیری مستەفا کازمی بکات. لەوە گرنگترەوەیە ئایا کازمی وەفا بە وعدەکانی دەکات کە وەک بەڵێن بە سەرکردایەتی سیاسی کوردی داوە. ئاوەر عەلی گلی کوردستان، سلێمانی.